بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ. ئەمە ئەمڕۆ لە یەکێک لە گوندە جوان و سەرنجڕاکێش و مێژوویەکانی کوردستانی باشوورین، ئەویش گوندی هەڵەدنە لە ناوچەی سوورداش لە دۆڵی جافایەتی. بێگومان گوندی هەڵەدن لە ڕووی جوگرافیاییەوە کەوێتە دۆڵی جافایەتی وەروەها لە ڕووی ئیداریشەوە سەر بە ناحیەی سوورداشە لە قەزای دووکان و لە پارێزگای سلێمانی و لە کوردستانی باشوور. ناوچەی هەڵەدن یاخود ناوچەی دۆڵی جافایەتی و سوورداش بەگشتی خاوەنی سروشتێکی جوانە، کۆمەڵێک پێکهاتە و دیادەی جوگرافیایی زۆر لەبار و گونجاوی هەیە. ئەمە ژوای کردووە لە دێرین زمانەوە تاوەکو ئەمڕۆ ناوچەی هەڵەدن و ناوچەی دۆڵی جافایەتی و ناوچەی سوورداش بەگشتی هۆکارەکانی ژیانبوونی لێ مەیسەر بووە، وای کردووە لێرە ببێتە خاوەنی مێژوویەکی دێرین، خاوەنی کۆمەڵێک شوێنەواری مێژووی. ئەمڕۆ ئێمە هاتوینەتە ناوچەی هەڵەدن تاوەکو گوزەرێکی مێژووی بە شوێنەوارە مێژوویەکانی ناوچەی هەڵەدن و مێژووی هەڵەدن بکەین بۆ هیوایان هاوڕێ و هاوسەفەرمان بن. و هەروە لەم پرۆگرامە هاوڕێ بم لەگەڵ مامۆستای زۆر خۆشەویست مامۆستا ژیروان هەڵەدنی شارەزا و وەروە مامۆستای مێژوو وەروەها خەڵکی ناوچەکەکەوە بە شێوازێکی زانستی و ئەکادیمی و ناوچەیانە ئاماژە بە مێژووی هەڵەدن و شوێنەوارەکانی هەڵەدن بدەین. ئەمڕۆ هاتوونەتە یەکێک لە گوندە مێژوویەکانی کوردستان کە ئەویش گوندی هەڵەدنە بوو جوگرافیا لەبارەی هەیە بۆ وای کردووە لە کۆنترین دەورانە مێژوویەکان لەسەر بنەمای ئەو پاشماوە شوێنەواریانەی کەوا ئێستاکە ماونەتەوە جێگەی ژیان بێ. بۆیە من پێم خۆشە لە زاری مامۆستا ژیلوانەوە مامۆستا ئەگەر ڕوونکردنەوەیەک هەبێ لەسەر ناوی هەڵەدن، چونکە زۆر جار ئێمە لە زانستی شوێنەوارناسی بۆ ناسینەوەی شوێنێکی مێژووی ناوەکەشی جۆرێک لە جۆرەکان ئەبێتە بەڵگەیەکی زانستی بۆ فریادڕەسێک بۆ وەڵامیەکی پرسیارێک یان بۆ وەڵامی گومانێک. ئەگەر بپرسین هەڵەدن یانی چی یان ناوی هەڵەدن لە چیەوە هاتووە، ئەگەر ڕوونکردنەوەیەک لەسەر ناوی هەڵەدنمان بۆ بدەیت. باڵە پێشەکی بەخێر بێن، سپاس دەکەم. هەڵەدن بۆ دۆڵی جافایەتی دیارە ئەم ناوچەی ئێمە بە حکمی وەکو بینیشتان بە حکمی شوێنەکەەوە بە حکمی جۆغرافیەکەی و لە هەموو کوردستانە ناوی جیاجیامان زۆرە کە بۆ چوونی زۆر هەڵەگرێت هەڵەدنیش لەوانە بەدەر نیە. هەڵەدن دوو بۆ چوون زیاتر بڵین ئەتوانین بڵین لەسەری ساغبووینەوە دوو بۆ چوون هەیە سەبارەت بە ناوەکەی. یەکیان ئەڵێ لە هەڵەدن واتە لە وشەی هەڵاتنەوە هاتووە کە دواتر بەهۆی گۆڕانی فۆنەتورکی زمانەکەەوە بۆتە هەڵەدن هەڵهاتن بۆ بە هەڵەدن چکو گوندەکە لێرە بووە لەم ناوچەی خوارە بووە، دواتر چۆتە پشتی دەربەندەکەەوە ئێستاکە ئەیبینی لە پشتی دەربەندەکەەوە دیەکە ئاوادان کراوەتەوە. ئەویش تە بەنەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ بەر لە ئێستا کە بڕواوایە پێش هاتنی عوسمانەکان دیەکە لە خوارە بێت. بەنیسبەت بۆ چوونی دووەمیشەوە ئەوەیە کە لە شوێنەوارەکانە لە ناوی شوێنەوارەکانە من ناوی هودنم بیستووە کە یەکێک بۆ لە ناوچەکانی جێنفوزی لە 2500 ساڵ بەر لە زین تەمەەن لۆلیپەکان کە ناوچەکانی کوردستانی باشوور لە زامایە حکومڕانیان کردووە. ئەم ناوچەیەش پێگە و قەڵەمڕۆی ئابووە هودنێکێک بۆ لە ئاوادانەکانیان. ئەگەر سەیری پێگاتەی جغرافی و هەروەها سنووری دەوڵەتی لولوبی ئەم منتیقە ژەگرێتەوە، ئەمەش زیاتر لە ڕاستی و نزیک کە دواتر هودن بەهۆی گۆڕانی فۆنەتیکی زمان و ئەو هەموو بارودۆخە سیاسی و ئابووری کوماتی بۆ منتیقە بەسەر زمانەکە شاتووە گۆڕاوە بە هەڵەدن. باڵێ ئەمە وەکو بۆچوونە سەر ناوەکەی و دیارە خۆشتانەی بینین کە دواتریش ئێمە لە وێنەکانە حەز دەکەم ینی پیشانی بینەری بن هەڵەدن گەلێک شوێنەواری هەیە.
لەگەرێک شوێنەواری شۆ نزیکە کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەو سەردەمە کۆنەکان بەڵگەیەکی زانستی زانستی ئێرە لە سەردەمی لولوبیەکان مەسەرەن ئێمە ئەشکەوتی قستاپانمان هەیە چەند کیلۆمەترێک لێرە دوونە کە شوێنەوارێکەوە ئێستا زۆر دەورانی پێش مێژولوسەکان لە سەریان نووسیەوە لی دواون کاگەڕێتەوە بۆ سەردەمی مادەکان یا مەسەر ئێرە لە ناوچەکانی پیرەمەگرون و نزیکە کە گەرێ شوێنەواری تایەوە خۆشتان پێش کردووە یا لێرە ئەتوانین بڵێ هەڵەدن کەوتە بینی لە ڕووی جوغرافیا کەوتە بینی ناوچەکانی ئارابخا کەرکووک لە بینی ئەکباتانە هەمەدان کە سەردەمێک پایتەختی دەوڵەتی ماد بووە بەهۆی خەڵکەوتی جوغرافی ئەم ناوچەیەوە کە دۆڵە و ڕێگای کاروانەکانی لێوە ڕۆیشتووە ئەمە وای کردووە کە ئاوادانی لە مەنتیقا دروست بێ و لە هەمان کاتێ ببێتە شوێنێکی ملمانێ بۆ ێشە دەیەکە ئەو بۆچونە ڕاستەکە کە دەیەکە لەم ناوچەیە بۆ دواتر گوازراوە بۆ پشتی دەربەندەکە کە ئێستا هەڵەدن لە پشتەوەیە هەرچەنە بۆچونێک تریژێ باز لەوە کە لە مەنتیقەیە پێش لەسەر ناوەکەی ئاوی لێ بۆ ئەم ناوچەیە و دواتر ئەو کانیا و ئەوانەیە لە بشکی کردووە سەرچاوکە گوازراوەوە بۆ پشتەوە و خۆشتانزان جاری وای کوردەواریڵێ ئاو ئاوادانی بۆ یەتوانین بڵین ئەوەش بەشێک ئەو بۆچون ڕاستەکە لە زمانانەیە گۆڕاوێ بە لە هەڵاتنەوە گۆڕاوی بۆ هەڵەدنەکە و ئەم شوێنەشی کێمەی ڕاستان پێڵە بنچێل گەلێک سوالەت و بخاریاتی قەدیم و هەروەها گۆزە دیزە وەکو قاپ کەوچک گەلێک لەو شوێنانە ئێمە خۆمان شایەتی بینینی دۆزینەوەی ئەوانە بووین چوو کاتێک ئێمە زەویەکانمان پاکردەوەمە بینی گۆزەمانە بینی ئێسکانی تایە ئێسکی تایە و ئەم ئێسقانە هەتا ئەو سەردەمێک ئێمە دۆزیمان بە ساغی مابوو یا مەسەڵەن دۆزینەوەی کەوچک حەزەکەی ئەو شوێنانەی کە تۆ بەسکە لێرە نزیکن هەر نزیکن کەواتە ئەگەر ئەوەی با بڵێن لێرە بەدەستمان کەوت لەسەر ناوی هەڵەدن کە بۆچوونی دووهەم هەڵەدن لە ناوە شارە کۆنەکانی ژێر قەڵەمڕەوی لولوبیەکان هاتوێ ئەمەش دیسانەوە هەموو بەڵگانەی کە بەڕێستان باسان کرد و وەروابوونی ئەو شوێنەوارانی تری لە ناوچەکە زیاتر مێژووی بوونی ناوچەکە ئەسەلمێنێ بێگومان هەروەها هیچێک لە بەڵکانی تر ئەو دۆڵی خوبی بڵێ قەڵای خوبی یان دۆڵی خوبی پێڵە وە قەڵای ئێستا شوێنواری قەڵاکەی ماوە زۆر باشە ئەو خوبی وەکو باسەکە پیلەکانیەوە باسیان کردۆ دەم بەدەم جێڕا خوبی ئافرەت بووە یا بڵێن شاژن بۆ لە مەنتیقەیە حکمی کردووە قەڵەمڕەوی ئەم ناوچانی بدەست بووە بەڵام هەرچەنە تەدوین نیەن نووسراو نێت تۆمارکردنە بەڵام دەکەی جێرانە مێژویەکان کە خۆشتان نەزان ئەفسانەش بەشێکە لە ڕاستیەکان و ئان ڕاست تاریخەکان لە مەنتیقەیە حکمی کردووە جا ئەشکۆتی بانی ژۆکمان هەیە بەو شاخی ژیلوانەوە ئەو ئەشکۆتەش کە بڕاوایە بە دەست لێدرابێ و شوێنی نیشتەجێبووی مرۆڤ بووە هەرچەنە مێژوو شوێنەواریەکان لە ناوچەیە چونکە کەنەوە پشکنی تیانەکراوە بە شوێکی زانستیانە ئارکۆلۆژیستەکان ڕویان تێنەکرەوە بەڵام کۆمەڵێک گەڕیدەی ئینگلیز و ئەوروپی ڕویان لەم ناوچانەکە و ئاماژیان داوە یەکێک لەوانە ئەدمۆنزە کە لە ناوچە شوێنەوارەکانی ناوچەی ڕانیا ناوچەی هەڵەدنیش تۆمارێکاڵێ شوێنەواری لێ بەڵام بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە دواتر بەسەر ناوچەکەی هات بەسەر کوردستانە بەگشتی هات کەنەوە پشکنی لێ نەکراوە جا مەبەستم لەوەیە لە دوای سەردەمی ئەخمینەکان ئێمە سەردەمی سلۆقیەکانمانە ئەوەی پێڵەن شارستانی هیلینی بیتوێن و پێنجوێن کەوانە ناون و لە هەنێک بڕواایە لە یۆنانیەوە گواستابنەوە کۆمەڵە پارە و پول و ئەوانە و هەتا باشترین بەڵگە بۆیە لە ساڵی نەوەتەکان ئێمە جۆر لە دراومان دۆزیەوە کە ڕسمی تیاکرا بووە هەتا بیرمێ ساڵی لەسەر ئەم ئەرزانی کە باسان کرد لێرە باڵێ ئەو پاشماوە شوێنەوە بەڵام ئەم زەوێنێ سەرکە لەبەر دەستمەناوەیەکی لەو زەیانە کە گەلێک پاشماوەی گۆزە و هەروەها هەتا ئێرە قەبرستانیش بووە ساڵانێکی زۆر دەیان چێلی قەبری لێبەوە ئەم چێلە قەبرانە زۆر لەوە پێشتر بوون کە پیرەکانی ئێمە باسییان ئێستا ئەگەر بە ئاسایی خاکەکەیە هینێک بکەی چێکی ئەرزەکە بکەی ئەبینی هەمان جۆرێک لە تەواوکەری ئەم قاپانە ئەدۆزیتەوە کە وەکو لە کۆنا ئەگەفن مامۆستا ئەمانە ئەم پاشماوە شوێنەواریانەی کە هەمانە ئەمە لە کۆناوەکو قاپێک وابوون یان وەکو کاسەی ئێستا دۆجار بۆ وەرگرتنی بۆ دانانی گەنم یا خواردن بەکارهاتوون ئەمانش بۆ هیوایان بۆ هیوای تیمێک بێت ئێرە
زانستیانە بەڕاستی کا بەڕاستی فەرمووت لێرەوە چینە ئەمان ئەستوترە و من خۆم لێرە شایەتی ئەوە بووم کە ئەم گۆزە تەنکانە ئێسکوپروسکی مناڵی تیابوو بچووکەکانیان بەڵام ئەم گۆزە ئەستورانە ئێسکوپروسکی گەورەی تیابوو وا پێچە گەورەکانیان بوو بێ ئەم جۆرە لە پاشماوەکان جۆرێک لە کەلتوری مردوو ناشتن لە دەورانی ساسانیەکان و پێشتریش لە سەردەمی ئەشکانیەکان بەڵام بە شێوازی جیاوازتر جۆرێک لە جۆرەکان هەنێکیان دروستکردنی غورفەی بچکۆلانە لە ناو خاک بەتایبەت لە سەردەمی ئەشکانی یاخود پێشتر لە سەردەمی مادەکان وەک باسەکەن لە شاخی بەرامبەرمان گۆردەخمەیەکی ئێواتە شاخەکانیان تاشی و بۆ مردووەکانیان و لە سەردەمی ساسانیەکانیش ئەم جۆرە لە کەلتوری مردوو ناشتن هەبووەکەوە مردووەکان خسوتە ناو گۆزەیەکی گەوری لەم شکڵەوە ئەگەر سەوازە سیرکەین پێم وابێ زۆر بە جوانی لێواری سەرەوەی گۆزەکە ئەبینێ کە ئەمایان کەپس کردو مردوەکان لێرە لە هەریان ناشتەوە و یەکێک لە کەلتورەکانی مردوو ناشتن پێم وابێ کەلتورێکی پاکوتەمیزیش بۆ بەڵام ڕەنگە مەسرفێکی زۆری بێت تا گۆزەیەک دووسەکەیت و چاڵێکی دوڵکەیت و مردوەکەی تێکیت و ئەمانە لە سەردەمی ساسانیەکان زۆر بابۆ وەکو شاید حاڵەکانیش لێرە باسەکە دیارە ئەلەم جوگرافیایی کەوای ئەمە لەی دانیشتوین لەم جۆرە لە گۆڕەکان دۆزرانەوە و ئەوەشمان لە یاد نەچێ ئەم دەڤەرە لە سەردەمی ساسانیەکانە بەشێک بووە لە دەسەڵاتدارەتی ئەوان واتە ساسانیەکانیش لێرە حکومداریان کردووە بۆیە ئاسایی ئەگەر بەشێک لەم گۆزانە هی سەردەمی ساسانیەکان من یاخود هاوشێوەی کەلتوری ساسانیەکان من ئەگەر خودی ساسانیەکانی لێرە دەسەڵاتیانە بێ حاڵەتێکی نۆرماڵە. پێشی شاخەکە بەرزە یعنی ئاواوە ئەڕوانێ ئەو دۆڵێت ڕووی ئەشکەوتەکە ئاواهیە بۆ ئێرەوە من چۆن وەسام ئاواهیە ناوە ئەشکەوتەکە ئەچێ ناوە پێشەکەی وەکو تاتێکی ڕێک وایە وەکو چۆن سەقفێک بۆ خوارەوە بەرزە بە هەزاران گوریز بەرزە نەتەواوە هەموو ئەو تایبەتمەندیانی تۆ باسیەکەی هاوشێوەی ئەوەمان لە خسقاپان هەیە لە ناوچەی هەورامان هەیە لە هەمەدان ئێران هەیە ئەمانە بۆ قەبری مردووەکان لە سەردەمی مادەکان بەکاریان نەوەتە دەرگای شکەوتەکەیان کە گروسکۆ گرتووە ئەوە دوایی ڕەنگە لە دەرگاکە بە خڕی هەرەوەندە زرامیش پێواسە بالضبط لەولا دەرگاکە ئاواهیە بە ڕووی ئەشکەوتەکە ئاواهیە پێشەکەی بەرەڵایە کە ئەچێ ناوە دوو کونیامە دروست کردووە ناو ئەشکەوتەکە خۆم چوومە ناوی دوو کونی هەیە کونێکیان لێوە ئەچێ ناوە کونیجان لەم لاوە ئەو کونیان کە لەم لاوە دێ ناوی بە ناوی ئەڕۆی جوان شوێنی دەستکاری هەیە کە دەستکاری کە ئەو تاشراوە بە خڕی تاشراوە ئەوەندە کە زەلام بە ئاسانی بڕۆ نادرێت ئەچێ ناوە کە ئەچێ ناوە وەکو جێگای دوو نەفەر دروستکراوە تاشراوە لە شاخەکە تاشرا جێگای دوو نەفەر نەفرێک لەوە دان دوو نەفرێک بەرامبەری دانیشتێ کونەکەی تریشیان کە ئەچی لەو لاوە چێ ناوی دیارە شوێنی تاقەشتی وای بۆ دروستکراوە ئەم شوێنە وەکو شوێنی هەبگرتنی خواردن بوو بێت چەند ئەسەحەوت نازانم بۆچی بەکارهاتوە تاقەی وڵات جوانە سێ چوار تاقی گەورە گەورەی تا دروست کراوە شوێنی ناو ئەشکەوتەکە چوین بە شوێنەکان ئەگەڕین شوێنی خۆشخۆشی ئەو شاخە بەس سەرکەوتن بە شاخەکەی حتممە بێ ئەلەو ئەو دۆڵی فەرموود ئەمە ئێرە لە پشتی ڕزەکەەوە هات چاڵایەکەی ئەچێتەوە بۆ ژێر لوتەکە ڕێگاکەی قوربانە بێ لەولاوە بۆچی ئەو شانە وایە شانێکی ڕەنگانی پێڵێن ڕێگ پیاوەڕێیە پیاوەڕێ پیاسەرەکەوێ ئەچێت دەرکی ئەشکەوتەکە ڕێگاکە چێت دەرگای ئەشکەوتەکە کە من بۆ خۆمە بۆ مەڕ ئەشکەوتەکە پێڵێن ئەشکەوتی بانی ژۆکی بانی ژۆک بەڵێ ئێمە وای پێڵێن نازم پێست ناوی کێگەرە بە بانی ژۆک باسرا بە حکمێکە و بانیژەوە بانیژەی زمانی زۆر کە کۆڵەگەشتی بۆ پێشی بەرەڵاو پاشی دیوار بوو لە شکلەکەیەوە ناوەکەی ناوەکان وەرگتووە نازم پێست ناوی سیوە ئەمە قوڵەشێری پێڵین ئەو شاخە ئەویش شوێنێکی لێ ئەشکەوتێکی لێ دروست کراوە هەر بەرامبەر یعنی ئەو ئەوەیە
کاتی سەپانی پێڵێن لەو تاتە بەرامبەری تاتە شوێنێک دروست کراوە کونێک دروست کراوە ئەشکەوتێ جێگا یەک نەفرە بێ بەس دوان یعنی ئاساری هیچ تاشایەکانی پێوە دیارە تەر نابێ شوێنە بۆیە حکومەت هەڵماوەتەوە. بەڵێ مامۆستا ئەگەر ئاماژەیەکی مان کرد بە مێژووی ناوچەکە ئەگەر ئێستا تەحلیلێکی زانستی یاخود هەم مێژویانە بۆ مێژووی هەڵە بمکەین بگومان ئەو شتانەی بەڕێستت باس کرد کە بوونی ئەشکەوتێکە بە ئەشکەوتی بانیژۆکەوا لەسەر ئەو پێک هاتانەی کەوا باسەکرێت ئەمە ئەمانە پێیانەتوێ گۆردەخمە مێژویەکان کەوا لە کۆنا دروست کراون بۆ دانانی مەیتی کەسایەتیە بەناوبانگەکانی ناوچەکە تامان هاوشێوەی ئەمە لە قسقافان هەمانە هەل لە چەند کیلۆمەتری لە ڕۆژهەڵاتی بڵێ بێکمان ئەمانە بەڵگەیەکی زانستی حاشا هەڵمەگری مێژووی پێشزایینی ناوچەکە بێکمان ئەگەر ئەشکەوتێک بەو تاشاویە هەبێ واتە ئەبێ کەسایەتیەکی ئەوەندە کاریگەریش لێرە ژیاوێ تا مردنەکەی لەوێ نێژرابێ ئەمە شتێکی ڕاکێشەوە زۆری گرنگە بەڕاستی بۆ مێژووی ناوچەکە و ئاماژتان بە دۆڵی خوبی کرد بەڵامە دۆڵی خوبیە دۆڵی خوبی شوکو باسم کرد وتان خوبی بە ئافرەت بەڵێ بەڵێ ئافرەتێک بۆ گوایە لەم منتیقانە لە جێگەی هەڵسەڵەکەی بەڵێ دەسڵاتدار بووە و هەتا لەسەر بەرزایەکەی سەرەوە شوێنی قەڵاکە ماوە خەڵامان وەکی لە ڕووی مێژویەوە ئەو پاشماوانەی نازانین ساڵەکەی چەنە و سەردەمێکە بەڵام بەپێی ئەو گۆزە و خشت و ئەو شوێنەواری کلی دۆزراوەتەوە دیارە زۆر کۆنەوە ئەتوانین بڵین چاخەکانی بەر لە زاینە ینی دوای زین نییە چونکو ئەو شێوازی دروستکردنی گۆزەوانی کە ئێمە لە شوێنەوارەکانی کوردستان ناوچەکانی ترکەکەنەوە پشتی کراوە شێکی زانستی بەتای لەوانی شارە زور و ئەوانەی مەسەن دەشتی چەند چەماڵ و ئەوانەی بیتۆنان کراوە ئەو ئەگەرێتەوە بۆ هاوسەردەمی ئەوان بووە دواتر باس لەو کۆمەڵێک لەو پاشماوە شوێنەوەریانەکەن کە هەر لەم ئەرزەیەکی ئێمە لی دانیشتوین وەزانم دۆزراوەتە بەڵێ لەم ساڵە دواترە بەهۆی کاری کشتکاڵی ئەو کەسانی کە لێرە کاری کشتوان کردووە گەلێ دیزە و گۆزەی گەورە هەتا شێوازی ناشتنی مردوەکان ئەوکو بە چای خۆشمان بینیمانە لە گۆزەکە دانرا و ڕوو لە خۆر بوون هەر بۆی ئەم بۆ بەڵگی پێشتر باسی ناوچەیەکی جوگرافیمان کرد کەکەوێتە بەردەم دۆڵەکەەوە بە پیر ئاجێ ناسرێ ئەمانە لە ڕووی زمانەوانیەوە ئەگەرم بەڵگەزانستیانە بەکاربێنین وشەی پیر ئاجێ لەگەڵ بوونی ئەو جۆرە لە مردوانە ینی ئەمانە زۆر بەڵگەی زانستین کە ئەمە لە دەورانی مادی ئێرە ئەبێ بەشێکی گرنگی ژیان بوو بێ یاخودێکێک بوو بێت لە وێزگە ئاوەدانیەکانی سەردەمی مادەکان یعنی ئەوە بەڵگەکان زۆر وازەحن من بەو هیوایم بەڕێزشان حکوی هەم سپۆڕێکی بواری مێژوون وەروە لە ئاستی مامۆستایەکی زانکۆ بتوان کار بۆ بکەم ئەم جۆرە لە شوێنە مێژویانە لە ڕێگەی شوێنەوەیەکانەوە زیاتر هەوڵ بدەن کە ئیشان لەسەر بکشکە بەڕاستی بوونی ئەشکەوتی تاشا و بوونی قەڵای مێژووی بوونی گۆزگە و گۆڕ ئەمانە ناوی نزیک لە ڕووی مێژویەوە کە ئەمانە لە قەبی دینی زەرادەشتەکانن یان مەسەلەن مێژووی کۆنی کورد کە لێرە زۆر بە وازحی هەستی پێکرێ فرامۆژ نەکرێت بەس وەزم بڕستان نەخشەیەکتان پێ نەخشێکەیە ئەم نەخشێتوانی مامۆستاشان سێری بکەیت ئەو شوێناڕێتیا ینی هەڵات نیش لە زمانی ئەو شوێناڕنەی کادم ئەم نەخشە با بڵێن ڕۆژهەڵات ناسیان ئەدمۆسکرێتی بەڵێ کردوێتی بەڵێ لەو کتێبەی خۆیان کێشاوێت هەرچەنە هەنێ ناوی تۆزە ئێرە هەڵەدن بووە زانم بەڵێ هەڵدن ئەو هەڵەدنە بەڵێ سەرگەڵوە خودی نەخشەکەش بە پێ مەتیقەکە بێ ئاوا بێ لەو شوێنەیە و بەرزایە تا شاخەکانیشی هین کردووە تەخمین کردووە کە چەند بەرزن مەتەواوی شوێنەوەرەکانی ناوچەکانی منتیقەی ڕانی و دۆڵی جافادی تێدایە و هەڵەدنی ژەزم نیوانایە جاماوەسە هەر لەسەر مێژووی ناوچەی هەڵەدن و بە تایبەت ئەم دەڤەرە ئێمە لە مۆزەخانەی سلێمانی بەردێکی نووسراو هەیە کە نووسینی لەسەرەوە وابزان بەڕێزشان شتێکتان لەو بارەوە نووسی و ئەگەر لە ڕووی ناوە ئێستا بە بەردەکەی شەید غەریب هەڵەدنی ناوە ئەگەر بە کورتی
ئەو بەردە مەسەلەن باس بکەی وازانم دیارە ئەو بەردەگی شوێنەواریە غەریبەڵەتنی شێت غەریبەڵەتنی کە خۆی خەڵکی دیەکەمانەوە یەکێک بۆ لە پێشمەرگە سەرەتایی و یەکێک بۆ لە پێشمەرگانی کە لەم منتیقە ئیتر وەخت خۆی پێشمەرگاتی کردووە لە کاتی جەولەیەکە ئەچێ بۆ سوورداش و لەوێ ئەو بەردە ئەبینێ لە ماڵێکە دانراوە بۆ دانراوانە بۆ پێویستاتی خۆیان دانەوە ئەیبینە کایبینی نووسین لەسەر لەو کاتایتر ئەویش ئیشارەتەوە بەڵێ نووسینی مێخی لەسرە دواتر ئیشارەتەوە و دوای ڕاپەڕین پێشکەشی مۆزەخانەی سلێمانێکە ئەو بەردە شوێنەوارناسان هەنێک لە شوێنەوارناسانی کورد و بیانیش سەیریان کردووە 86 دیێڕی نووسین لەسرە بەڵێ ئەم 86 دیێڕە بەشێکی بەردەکە لایەکی سوچێکی شکاوە قرینجاوە تۆزێکی ون بووە یەکێ ناوێکی ئەتوانین بڵێن لولوپی لەسەر ئەویش ساتونیە یەکێک بەڵێ ساتونی باسەکە باسی ئەوە کە چۆن لە مانتیقەیە حکومڕانی کردووانە بەڵام دیێڕەکان و باسم زۆر تەواونی وە نووسینەکە ینی کۆتایینە لەوە ئەچێ پارچەی تریشە بوو بێلەگەڵیا بەڵام دیار هەرو پارچەی دۆزراوەتەوە شوێنەکەی دەقیق دیار نەکراوە پێشتر ئەو بنەماڵی پێشووتر کە لەکوێ دۆزیان هەر لەو هەر لە دەڤەرە بۆ بەڵێ بە تاکیر هەر ناوچەی سوورداش و لە منتیقەی بەڵگەی ڕای دوو هەمی مێژووی لەسەر ناوی هەڵەدن کە کرێ بۆ سەردەمی لولویەکان دیسانەکرێ ئەم پشتڕاستی بکاتەوە ئەمەش پشتڕاستی ئەوە کاتەوە کە لەم منتیقەیە لە پێش زاینەوە ژیان من خۆم لە نەوەدەکانە شوان بووم ئەلم ناوچەیە بە تایبەتی ئەلم شوێنەیە ئەمە وەکو قەبرستانێک خەڵک ئەو کاتە بۆ ئیشی زەراعەت و خەڵک احتیاج بوو گەنم و جۆ و دیسک و ئەو شتانەیانە کرد ئەم شوێنش بە حکومێکە قەبرستان و زۆر بەرداوی بوو خەڵکەکان بەردەکانیان هەڵەدایەوە بۆی کە ڕاستیکەن و جووتی لێ بکرێت و زەراعەتی لێ بکەن من خۆم لێرە شوان بووم ئەنجا خەڵک وردی گۆزە و شتیوای دۆزیەوە ئەلم پارچە گۆزانەی دۆزیەوە من خۆم شایەتم دانەیەک لەو گۆزانیان دەرناوێک دوو برادەر وتیان ئەمە زانین چییە کە هەلیان دا من خۆم لێرە بووم شاید لەسەرەوە گۆزێکی گەورە و بە شێوەی تەنورێک دروستکرا بوو وتم ڕاوەسە با سەیری کەین وتیان وەڵا ئێسقانی تایە سەرەکەی پێچرا بوو بەردێکی تەختی لەسەر دانرا گۆزەیەکی گەورە و بەڵێ گۆزەکە بە شێوەی تەنورێک کە زەلامێک بە دانیشتووی تیا دانیشێ ئەم پارچانە بوونیان ئەم پارچانە بە شکاون بەهۆی ئەوە کە کۆن بوون و هەڵدراونەوە دەنا ئەو کاتە گۆزەکە ساغ بوو کە ئەو زەلامانە دەریان هێنا بەڵام زۆر کۆن بوو دەست بووە بڵاو بووە ئێسقانەکەشی تیا بوو ئێسقانەکانی ڕوو لە ڕۆژ ڕوو لە خۆرەڵات نێژرا بوون من خۆم شایەتم یەکێک لەوانە بینیم ئەو بەچای خۆم بینی ئەو جۆرە لە گۆڕ ئێوە لە ئەنجامی ئەو کاری کوشتتوکاڵی بە ستفە دەرکەوتون تۆ ئێمە لە زانستی شوێنەوەناسی هەمانە مامۆستا ئەو گۆزانە با بڵێن گۆڕن گۆڕێکی ئاعتیادین تامان بۆ زانیاری بینەران ئەم جۆرە لە گۆڕانە تەنها مرۆڤەکەی لێواتە هیچ جۆرێک لە هەمە مادیاتی تێدا نراوە لەواتە ئاڵتون یازی هیچ شتێکی تیانە بوو بێگومان ئەمانە دەورانی ساسانی ئەو جۆرە لە کەلتوری ناشتن زۆر بواتە چۆن ئێستا ئێمە گۆڕێک دروستەکەین و بۆ احترامی مردووەکە لە بڕۆی لە ئاینەکەمان ناوایە مردووە بە شێوازێکی زۆر بەڕێزەوە بنێژێ لە دەورانی ساسانیەکانە و بتابێت ئەو بیر و باوەڕانشکەوە لەوێ زاڵون بەسەر خەڵکاوە گۆڕی مردوەکانیان لەوێ ناشتەوەتە گۆڕی مردووە ئەی بەڕێستان بەخنەوەی لێرە جگە لە گۆڕ و ئەوانە چیترتان بینیوە لە مێژوی ئێرە بەمەشتی کۆنی شوێنەواری ئاوات بە چاوت کوتوێ خۆم زەوێکمان هەیە لێرەوە زەویەکە هەری خۆمان ئیشمان تیا کرد ئەو کاتە جووت و شت تەبان بە گاوشت چێڵدراوە پێشتر گاوشت زۆر پێویستی بەوە نەبووە تەبارەکان و کەڵەکان ڕاست کرێ دواتر کەموو بە شێڵانی تراکتۆر هەستاین ئیشمان لە کەڵەکان کرد بۆی کە ڕاستیان بە تراکتۆر پێڵدرێ بینیمان من بۆ چاوی خۆم بینیم لەگەڵ کاکمە ئیشمانە کرد بەردی گەورەی تایە بەردەکان وا پێ ئەچێ یعنی وا تەسەورەکەی کە تاشرا بێ ئەم بەردانە تاشرا بێ گۆڕانکاریان بەسەر تۆ ڕێک کراوە بەڕێکی دانراوەکو بناغی خانوویەک ئەمە وەکو هۆدێگە هاتە بەرچاومان بەردەکان سواخ کراوە سواخەکە ینی وەکو گەج وایە شتێکە وەک مادەی گەج وایە خۆم پێ سارو جۆرێک لە قسڵ کۆمەڵێک لەو پارچانەم هەڵگرتی بوو خۆم بەڵام بەهۆی ئەوەی کە ماڵەکەم دو سێ جارێک ماڵەکەم
گۆڕانکاری بەسەر بیناسازی دۆزیەوە ئێوە لە ناوەکان بیناسازی وەکو هۆدەیە گووا بوو هۆدەکە 3 متر بەردەکانیش گەورە بوون بەردەکان یەکێک لە بەردەکانمان پێوە دانیان کە ئەمە ئەنی بەش ناکرێت بڵێ هەموو بەردەکان ئەوین بەس بەردێکمان پێوە مەترونیوێک بە مەتروبیست بوو مەترونیوێک درێژ بوو مەتروبیست پان بوو بە شێوەی دیوار دانگرا بوو و ڕووی دیوی ناوی هۆدەکەش یعنی وا ڕووی ناوەوەی سواخ کراب بەو شێوە گەچە قسە شتێکە پێی سواخ کراب دەستخۆش بێ زۆر سپاس دەستخۆش بێ عەزیزماندای ئێستا شوازانم هەر لە یازار لەم جۆرە لە پارچانە لێرە بە شێوەیەکی گشتی ماونەتەوە هەر زۆرێک لەو پارچانەی لێ تەسەورەکەم ئەمە هەر ئەو گۆزە سورۆکراوانن کە بەکارێن بۆ ئەو گۆڕانە ئەگەر لەم عەرزە هە بە گشتی لەم شوێنانە زۆرن شوێنێک کێش هەیە سەرەوە چێلی بابەدەلیش پێرن ئەو کوتە بەرزە ئەوەی بەرپشتەوە بەڵێ ئەوە ئەو دیوە تەختانیشی لێە مەودایش تەختانی بە قیاسی 100 مترێک تەختانیە قەڵایەکی گەورەی دروستکراوە شوێنی ئاساری قەڵایەکە لە ڕزیان کردووە بەڵێ هەلا ئەم دۆڵە و فەرمو ناوی چی بوو ئەمە دۆڵی خوبەیە دۆڵی خوبێ چیتە سەرەوە چێ سەرەوە بەڵێ ڕێگایەکی هەیە کە ئەوە ڕێگاکاتێتەوە بۆ دیو ڕێگایەکێتێ بۆ دیو بۆ دی ئەو دی شوێنێکی ئاسێ و شاخاویە لەوێ ئاسەواری قەڵایەک ئاسەواری قەڵایەکە من خۆم لەوێ بووم ئەوە کردوانە بەڕێز ماڵێک کردوانە بەڕێز لە ئەنجامی هەڵدانەوەی بنوێیەکان و کۆڕنیە بنوێیەکان شوێنەوارێک دەرکەوت دیوارە دەرکەوت دیوارەکە بە خشتی سوور دروستکراوە حتا شوێنی سۆرۆکراوی بەڵێ خشتی سوورۆکراوە حتا شوێنی ژوورەکانیش جیاکراوەی تایە من خۆم بە چاوی خۆم بینیم بە قسڵ دانگراوە خشتەکان ئەنجا شوێنی بەوە ئازانیمان کە قەڵایە وەکو گومەزێک وەکو شتێک دروست کرا بوو بە قوڕ دروست کرا بوو من خۆم ئەوەم بینی وەکو کڵاوێک دروست کرا بوو تاجێکی لەسەر بوو دیارە ئەمە وەکو منارەیەک بۆ دروست کرا ئەو تازەی لەسەر بووە نیشانەی خەڵایەکە شوێنەکەش زۆر شوێنێکی عاسەیە ئەنجا زۆر استراتیژیشە ئەلەو شوێنەوە فریاد دیارە سەری فریاد شاخی فریاد دیارە کە ڕێگا بووە بۆ ئێرە دیارە ئەنجا ئەم دۆڵە هەمووی لەژێر دەستیا بوو هەمووی لەبەر چاوی خۆی بۆ دیار بوومان شوێنێکی استراتیژە بەڵێ بەڕێزان وەک ئەزانن ئەمانە نمونەیەک یاخود مشتێکن لەو خەروارە پڕ لە شوێنەوار و مێژوودێرینەی ناوچەی هەڵەدن و دۆڵی جافایەتی و ناوچەی سووداش و چای پیرەمەگرون و تەواوی دەڤەری ناوچەی هەڵەدن بەڕاستی بەو هیوایەی شوێنەوارناسان لایەنە پەیوەندیدارەکان بە شێوازێکی زۆر جدیانە ئاور بە شێوەیەکی گشتی لەو قەڵا دێرینانە و لەو گوردەخمانە و لەو پاشماوە شوێنەواری و لەو بیناسازی کەوا لەم ناوچەیە دۆزراوەتەوە ئاور بدەنەوە تاوەکو خەرمانی مێژووی کوردستان زیاتر و هەروەها زانستیانەتر و ڕوونتر بێتەوە دڵنیام ئێرەش حەڵقەیەکی ترە لەو زنجیرە و لەو ڕێڕەوە مێژوو دیر و درێژەی مێژووی کوردستان بەگشتی چووکە ئەگەر بێتە ئێرە ئەبینی بەڕاستی سەرڕای وەکو پێشتر باسمانکردبوونی دیمەنی جوان و چیای بەرز و ڕەز و دارستان و کانی و کێڵگە و بێستانەکان خاوەنی شوێنەوارێکی مێژوویی وەروە خاوەنی کۆمەڵێکی زۆر لە پاشماوەی بیناسازی و قەڵا و گۆڕستان و هەروەها بێتەوە ئەشکەوتی تاشا و کە هەموو ئەمانە بەڵگەی زانستی و شوێنەواری زۆر حاشا هەڵنەگری دێرینی و مێژووی ناوچەکەن لە ناوچەی هەڵەدن و لە یەکێک لەو شوێنە جوگرافیانەکەوە پاشماوەیەکی زۆری گۆزە و گۆڕستانی دەورانی ساسانی لێ دۆزراوەتەوە و لە بناری چیای دۆڵی خوبێ و هەروەها شاخی ژیلوانە بەخواتان نسپێرین تا پرۆگرامێکی تری بەرنامەی جێوار و تاوەکو شوێنەوارێکی تر سەداکردنێکی تر هەر شاد بن زۆر سپاسی کاک بێستون شن کاک بێستون ئازای تۆشمادا و دەستان خۆش بێ و ماوەستا ژیوان تۆشم میلا کرد لەم پرۆگرامێ سپاس ناوەکێت یاڕەبی دەستان خۆش بێ و کوردستان هەر ئاوەدار بێت